هێزێکی عسکەریان بۆ دروستکردن بە ناوی لەشکری ڕۆژ و بە هەموو عالم بزانێ تەحلیمات لە مەخابەراتی تورکی وەرەگرن. بەرەزوێدان کەمە لێوم لە بێقاع باسی ئەوەی بۆوە کردین کە پێویستە کورد لە دەرەوەی وڵات بۆ تەنسیبی ڕۆژی ترامپ ژەنراڵ مەزڵوم عەبدی داوەت کراوە بۆ ڕۆژی تەنسیب نەک حکوومەتێکی مەرکەزی بەهێز ئەوە ڕەفزە لەما کورد قازانجەکە. پەرلەمانی کوردستانی دەرەوەی وڵاتمان دروست کرد. چوینە ئەمریکا، چوینە ئەوروپا، چوینە رووسیا. وای کردو پارتی دیموکراتی کوردستان نێتە نێو کەنەکەوە بە هۆکاری ئەوەی نازانی کە دەست پێشخەریەکە واتە دەست پێشخەری دامەزراندنی کۆنگرەی نەتەوەی کورد لەلایەن پەکەکەوە بووە. پارتی دیموکراتی کوردستان بەشدار نەبوو، دوایش کەوتە هەندێ وەکو بڵێن ڕێگیریکردن. کاتە پارتی دیموکراتی کوردستانی لە مخابەراتی تورکیا ڕوخانی بەشار لە قازانجی کووردە و لە زەرەری دەوڵەتی تورکە دەوڵەتی کیانێک بۆ کورد دروست بێ. بینەرانی عزیزم کاتۆم کاتێکتان باش، خۆشحاڵین لە بەرنامێکی تری دیداری شارپرێز لەگەڵتانەبین. کۆنگرەی نەتەوەی کورد لە سەروبەندی دامەزراندنیدا بە تمۆحی ئەوە بوو کە ببێت بە چەتر بۆ تەواوی کوردەکان لە هەموو ناوچەکاندا بەدەر لە تێڕوانینی سیاسی و ئاینی و شێوەزار و تەواوی تێڕوانینە جیاوازەکانی تر. ئەمانە و پرسی نەئارامی سووریا بەگشتی ئیدارەی خۆسەر بە تایبەتی و پەیوەندی نێوان هێزا کوردیەکانی سووریا و هێزا سیاسیەکانی باشوور و ڕۆژئاوا لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز کاک محەممەد ئەمین پێنجوێنی سیاسەتمەدار و ئەنجامی کۆنگرەی نەتەوەی کوردێنینە بەرباس. کاک محەممەد سڵاو لێ بە سوپاس بۆم دەرفەتە. سڵاو لە ئێوەی شووە خەربێن. پێشەوەی بچینە نێو پرسە سیاسیەکانەوە بە گرنگێزانم لە تەندروستیت بپرسم، تەندروستی چۆنەوە بەم دوایانە بە چیەوە سەرقاڵی؟ وڵای ئەلحەمدوللا تەندروستیم تایسش باشە وەکو وەڵێ لەسەر خۆم و هەتا ئێستەی شەر بە نووسین و خوێندنەوە و سیاسەت و چاودێری ئەو ڕەوشە سیاسانەی کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لە باکوور و ڕۆژەوە هاتووەتە مەیدان مەژغوڵیەوە. لەش ساق بێ. کاک محەممەد بەڕێستان ئەنجامی کۆنگرەی نەتەوەی کورد بوون لە سەروبەندی دامەزراندنیدا وەکو لە پێشەکەکەی ئاماژەمان پێکرد بەو هیوایە بوون کە چەترێک بێ و تەواوی هێزە سیاسیە کوردیەکان لە ژێریدا کۆ ببنەوە. بەڵام هەتا ئێستاش گلەی ئەوە لێ ئەکرێکە نەیتوانیوە لە ئاستە و تموحەیە بێ. پێم خۆشە سەرنجتان بزانم لەسەر و گلەیە. وڵا قسەکەی جەناب تا ڕادەیەک ڕاستە. ئێمەش وەکۆڵێ ئامانجمان و تمۆحمانەوە بوو کە بێتە خێمەیەک چەترێک کە هەموو هێزی کوردی لە ژێرا کۆ بێتەوە. لە پێشەوەی بێمە سەر باسی کۆنگرە حەزەکەم شتێکی تراویش دامەزراندنی پەرلەمانی دەرەوەی وڵات. ئێمە پێش کۆنگرەی نەتەوەی پەرلەمانی دەرەوەی وڵاتمان دامەزران، ئەویش بەڕاستی لەسەر پێشنیاری بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کەەوە 25 ساڵە لە زیندانی ئیمرالیە و هەتا ئێستەیش ئەفکار و تێزەکانی و فکری و ئەوەی لەسەر ساحەی سیاسی لەگەڕایە و لە کاردایە. پەرلەمانی کوردستانی دەرەوەی وڵاتمان دروست کرد. بەرەزوێدان کەمە لێوم لە بێقاع باسی ئەوەی بۆوە کردین کە پێویستە کورد لە دەرەوەی وڵات لە ئەوروپا بە تایبەتی ئەدرسێکی سیاسی و دیپلۆماسی هەبێ. بۆ ئەمەش پێویستە پەرلەمانێک دروستکەین کە زۆربەی هێز و خەڵق و کەسایەتی کوردی دیاسپۆرە و ناو کوردستانی تیا کۆبێتەوە و ئەو پەرلەمانش ئیش بکە بۆ ئەوەی وەکوواڵێن حکوومەتێکی منفا دەوڵەتێک لە دەرەوەی وڵات دروستکەن. ئەمەش لە تاریخی میلەتانە هەبووە. مەسەلەن لە ئەسنای شۆڕشی جەزایرە
حکوومەتی منفایان دروست کرد شۆڕژگەرەکانی جەزایر لە وەختێک کە پۆلۆنیا و فەڕەنسا و ئەمانە داگیرکران لایەن جێیشی هێتلەری و نازیەکانەوە لە فەڕەنسا پەرلەمانی دەرەوەی فەڕەنسایان دروست کرد دیگۆل و دوای شارە و پەرلەمانە بۆ بنکەیەک بۆ دروستکردنی دەوڵەتێکی فەڕەنسی و هەروەها لە پۆلۆنیا ئەمانە هەمووی لای بەرەزێلان ئۆجەلان کۆبەوە کە هەوڵ بدەن پەرلەمانی دەرەوەی وڵات دروستکەن وەکو ئەدرسێکی سیاسی و دیپلۆماسی بەجا کەنەکە لە هەناوی ئەو پەرلەمانەوە ڕاستە بزەبێت وایە و یەکێک لە بەندەکان لە خاڵی نظامی داخلینی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی دەرەوەی وڵات ئەوە بوو کە ئەم پەرلەمانە جگە لەوەی کە ئەدرسێکی سیاسی و دیپلۆماسی کوردیە بێت لە دەرەوەی وڵات و لە ئەوروپا هەوڵەدا بۆ دروستکردنی کۆنگرەیەکی نەتەوەیی گشتگیر و گشتی کە زۆربەی یا هەموو هێزی کوردی تیا جێگە ببێتەوە. ئێمە پەرلەمانی کوردستان دەرەوەی وڵات دروستکرا هەر ساڵی خایان نیشمانتیا کرد توانیمان کێشەی کورد بگەێنینە هەموو دەستگا سیاسی و دیپلۆماسیەکانی دەرەوە دنیا لە ئەوروپا لە وڵاتانی ڕۆژەڵاتی ناوین لە ئەمریکاش حتا لەم ڕۆژانە سیناتۆرێک قسەی کرد دەربارەی کورد هەڕەشەی لە تورکیا کرد نابێ هێرش بکەنە سەر کوردەکە ئێمە و سیناتۆرەمان دی بڵاوشم کردەوە لە پەیجەکەمە چوینە ئەمریکا چوینە ئەوروپا چوینە رووسیا پەرلەمانی کوردستان زۆر کۆبوونەوەمان لە هۆڵی پەرلەمانەکانی وڵاتانی ئەوروپیە کرد وەکو لە هۆڵەندا وەکو لە ئیتالیا. کاک محەممەد ئەوەی کە وای کردووە تەواوی حیزبە کوردیەکان نەچنە ژێر ئەو چەترەوە یا ئەو خێمەوەی کە بەڕێزت ئاماژت پێکرد لەم پەڕەکان چین؟ ئایا لەم پەڕەکان نێودەوڵەتین یا بەرژەوەندی حیزبیە؟ بە حەقیقەت واقعەکەیە حەزەکەم بێڵم ئێمە کە پەرلەمانی دەرەوەی وڵاتمان دروست کرد و دوایش کە کۆنگرەی نەتەوەییمان دروست کرد زۆربەی هەرە زۆری حیزبە کوردیەکانی هەر چوار پارچەی کوردستان هاتن هەندێکیان وەکو ئەندام هەندێکیان وەکو میوانە هاتن. ئێستش لە یادمە تەنها پارتی دیموکراتی کوردستان لە ئەوڵ لەحزەوە هەڵوێستی وەرگرت دوای ئەوە هەندێک گروپ و یا پارتی یا حیزبی کوردی کە لە ژێر تەسیری سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان بوون ئەوانیش هەڵێستیان وەرگرت کە ئەمە تەمسیلی هەموو کورد ناکا چونکە ئێمە بەشدار نین چونکە فلان بەشدار نییە چونکە فلان هێژ بەشدار نییە. لە ئەسنای ئیشکردنمانەکە ئیشمان کرد سەردەمێکی باش ئیشمان کرد و بە هەموو دنیا و ئەوروپا بڵاو بووینەوە وەکوتم لە ئەوروپا و ئەمریکا و رووسیا و حتا یابانیش دەوڵەت دەستگا دیپلۆماسیەکانیان سەردانی دەستگا دیپلۆماسیەکانمان کردوون هیە وڵاتانە پەرلەمانەکانمان دیون سەر پەرلەمانەکانمان دیون کۆبوونەوەی هەر شەش مانگ جارێک کۆبوونەوەیەکی گشتیمانە کرد هەر جارەی لە وڵاتێکی ئەوروپی ئەمەش بووە هۆی ئەوەی کە قەزیەی کورد زۆر باتە پێشەوە قەزیەی کورد لە دەستگا بەخابەراتیەکانی دەوڵەتەکانی ئەوروپی و دەوڵەتە ئیقلامیەکانەوە چوە ناو پەرلەمان چوە ناو سیاست چوە ناو حکوومەتەکانی گەورە چونکە کە ئێمە چوینە وڵاتێک لەگەڵ سەرۆکی پەرلەمان یا لەگەڵ جێگەی پەرلەمان یا لەگەڵ فراکسیۆنیان جیاوازەکانی ئەو پەرلەمانانە دانیشتن بەڵێ. کاک محەممەد ئەوەی کە وای کردو پارتی دیموکراتی کوردستان نێتە نێو کەنەکەوە بە هۆکاری ئەوەی نازانی کە دەست پێشخەریەکە واتە دەست پێشخەری دامەزراندنی کۆنگری نەتەوەی کورد لەلایەن پەکەکەوە بووە؟ بەڵێ ئەوە نقطەیەکیان بوو ئەیان و ئەمە پەکەکەیە پەکەکە دروستی کردووە حتا جارێک لە یادمە مناو مناقەشەیە دروست بوو لە ناو پەرلەمانە ئەم دکتۆر مەحموود کەستێش ماوە تەمەنی درێژ بێ
هەڵساوتی ئەم پەرلەمانە ئەم کۆنگرەیە لەسەر کۆنگرەی نەتەوەیی ڕاستە پەکەکە زۆرن لە ئەندامەکان. بۆچی زۆرن؟ چونکە ئەوان مەسرفیەکەن، ئەوان ڕێکیەخەن، ئەوان داوەتمان دەکەن، ئەوان وتێل ومان بۆ ئەگرن، چونکە کۆکردنەوەی 500 کەس لە وڵاتێکی ئەوروپی کەم نییە، پارەیەکی زۆری وێ بە ملیۆنەها دۆلار سەرفەکرا لە ڕێخستنی کۆنگرەیە کۆبوونەوەیەکە. وتی بە حکومیەوەی ئەوان مەسرفیەکەن و ئەوان داین مەزرانەوە، ئەوان چالاکوانن، ئێمەش وەکو یەینایە وەکو میوانایە وەکو ئەندام بە تەبیعەتی حاڵ ئەوان زۆرترن. بەڵام ئەوە نییە تا ئێستا ئەو شەهادەتیشیە تا ئێستا ئێمە لەم کۆنگرەیە کەدا بەشدارە بین وەکو ئەندامیا وەکو میوان کەسێک هاتبێ لە پەکەکە بڵێ ئەبێ وا بکەن وانەکە. هەر شتێک هاتووە هەیەی ئیداری پەرلەمانەکە یا کۆنگرەی نەتەوەی خراوەتە دەنگدان و مناقەشەی کراوە لەسەریاوە هەموویشی لە چوارچێوەی خزمەتی دۆزی کوردە. شتێکی تری تیاری مامۆستا دیارترین ئەو بەڵام ئەوەی ترکە وەکو وتم بڵاو بووە و توانیمان زۆر لە وڵاتەکان بچین و وڵاتە گەورەکانی وەکو ئەمریکا وەکو فەڕەنسا وەکو بەریتانیا لەگەڵ دەستگا سیاسی و دیپلۆماسیەکانی کەوتینە گفتوگۆ و ڕۆژنامە و میدیاکانی ئەو وڵاتانە قسەیان لەسەرە کرد و قەزەی کوردە هاتە سەر میدیاکان بە چاک بە خراپ شرۆڤەکرا. دەوڵەتەکانی کە کوردستانیان دابش کردووە و کوردستانیان داگیر کردەوە هەمویان دژوەستان بە تایبەتی تورکیا هەر لە وەختەش ئێستش لە یادمە ڕسمی من و عیسمە شەریف و هەندێک دەریە شەرقایە و هەندێک لەو ئەوانەی کە دامەزرێنەری کۆنگرەکەین بڵاویان کردبووە ئەمانە تێرۆریستن، ئەمانە کۆمەنیستن، ئەمانە ملحیدن، ئەمانە نازانم چین، چۆنیان ئەهۆنیەوە لەسەریانە نووسین و ڕسمان بڵاو کرابوونەوە. ئەمانە پەکەکان ئەو ڕسمانێکە ئێمە وەختی خۆی لەگەڵ بەڕێوەجەلان لە سووریا لە دیمشقیا لە بیقاع ئەو ڕسمانیان بڵاو کردەوە ئەوە جەلانەوە ئەوە فڵانەوە فڵانە خەڵقیان لێهانە ئەوانەی دژی کوردن، ئەوانەی دژی یەکگرتنی کوردن، ئەو چه حکوومەت چه ئەحزاب چه کەسایەتی کورد و غێرە کورد ئەوانەیان هەموو لێهاناین بۆ هۆی ئەوەی کە هەندێک حزب کە بەشدار مەسەر یەکێتی بەشدار بوو یەکێتی لە کۆنگرەی نەتەوەی 23 ئەندامی یەکێتی هەبوو. حزبی دیموکراتی ئێران ئەوەختە دوو بەش بوون، باڵێکیان هەر لە ئەساسەوە لەگەڵمان بوون لە پەرلەمانیش و لە کۆنگرەی نەتەوەیش وەکو حیزبە گەورەکانی کورد. ئەو حیزبانەی ڕۆژاوا دووسێ حیزبیانە بە حیزبی لێ حیزب زۆرە ماشەڵڵا سێ چوار حیزبیان بەشدار بوون لە ئەساسەوە لە ئەوڵەوە هەتا ئێستش. بەڵام وابزانم حیزبە ئیسلامیەکان ئەگەر ئیسلامیەکان حیزبی ئیسلامی هینمان هەبوو لە باکوور حیزبی ئیسلامی کوردستانی هەیە ئەوانە بەشدار بوون. حیزبی ئیسلامی یا نەزعەیەکی ئیسلامی هەوێ لە سووریا هەبوو ئەوانە بەشدار بوون. کۆمەڵی ئیسلامی هەبوو لە ئەوروپا ئەوانە بەشدار بوون هەر بەش ئیتر یعنی وەکوتم لێرە لە سەر ساحەی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بەشدار نەبوو، دوایش کەوتە هەندێ وەکو بڵێن ڕێگیریکردن لە ئیش و کارمان. مامۆستا دیارترین ئەو هەڵوێست و کاریگەریانەی کە کۆنگرەی نەتەوەی کورد لەسەر دۆزی کورد هەی بووە، ینی لەسەر پرسە سیاسیەکان بۆ نمونە لە سەروبەندی کەوتنی دەسەڵاتی سەدام حوسێناوە لە ئێستا کە بینین بەشار ئەسەد ڕژەمەکەی کۆتایی پێهاتووە کەنەکە چۆن تێڕوانینی هەبووە چ بەرچاوڕوونیەکی هەبوو بۆ ئەو کاتانە؟ بەرچاوڕوونی ئێمە ئەوە بوو ئەوەیش ئێستاش ئەندامەکانی کە مەسەل کاکە حەمەی حاجی مەحموود قار عەزیز ئەوانە بەشدار بوون لە هەموو کۆبوونەوەکانی کۆنگرەی نەتەوەیی بەهادی نووری خوا یادی بەخێر ئەمانەی کە سەرۆک حیزب بوون و سەرۆکی گروپی سیاسی بوون لە
باشووری کوردستان ئەوانە بەشدار بوون و ڕێیان هەبووە و مناقەشیان کردو و ڕێیان بە هەند وەرگیراوە و یعنی ئەوە نەبێکەوەکو ئەو دیعایان بۆ کردین بەڵام ئەوەی کە زۆر زۆر وەکو دەوڵەت کەوتە مەحارەبەمان کەوتە دژایەتی دەوڵەتی تورکیا بوو چونکە بە خەتەرێکی زانی میدیاکانی تورکیا ئەو وەختە ئەیان نووسی کە ئەم کۆنگرەی نەتەوەیە بەم شێوەیە بڕوا کورد لە دەوری خۆی کۆبکاتەوە ئەمە ئەبێتە هۆی دروستبوونی کیانێک بۆ کورد و لە ئێستەوە ئەبێ ئێمە سەرکوتی بکەین و ڕێگە لە چالاکیەکانیان بگرین. بەڵێ مامۆستا ئەوەی لە ئێستا لە سووریایە ئەگوزارێ نەئارامێکی زۆرە و بە گرنگی زانم تێڕوانینی بەڕێستان بزانم لەسەر دۆزی کورد لە ڕۆژئاوا پێتان وایە دۆزی کورد لە بەردەم هەلایە یا لە بەردەم مەترسیە یا لە بەردەم هەردووکیانە؟ وڵا بە کورتی من زۆر جار قسەیشم کردەوە ماوەیە لەسەرمە ئەو گۆڕان ئەو ڕووداوەی کە لەوێ ڕووداوێکی زۆر سەیر و دراماتیکی بوو لە 24 ساعاتە حکوومەتێکی وەکو حکوومەتی سووریا کە جێگەی ئومێدی ئێرانیەکان بوو کە هێزی ڕووسی لێ بوو کە هێزی ئەمریکی لێیە کە هێزی کوردی لێیە خۆی ڕووخاندنەکەیش تەبعاً دەبێت کاری بۆەکەن لە قەتەر و هاتوچۆ و لە رووسیا و لە شۆ هەموو ڕێکەوتن لەسەر ئەوەی کە ئەبێ بەشار بڕوە بە زۆر بە سەریعیش بڕوە ئەم گروپە ئیسلامیانە مانەخۆ جۆلانی یەکێک بوو لە هینەکانی ئێڵقاعیدە و تاسش ناوی لە لیستی تیرۆرایەوە 10 ملیۆن دۆلاری لە بەرامبەر 10 ملیۆن دۆلارە تەرخان کرا بەوە کەسێ هەر شوێنەکەی دروست. ئەم گروپانە هەموو پەروەردەی تورکیان لە حوبەیەکی استخباراتی بوو پەروەردەی تورکیان چەند ساڵە بەخێویانەکەن تەدریبیانەکەن پەروەردەیانەکەن بۆ ئەم ڕۆژە ئەو گروپە ئیسلامیانە بە ئۆرگانیزەکردنی تورکیا بە یارمەتی دەستگای مخابەراتی و عەسکەری تورکیا هاتن بەشاریان ڕۆخان هەتا ئاخر دوێنێ پۆتین ئەڵێ ئێمە توانیمان 5,000 چەکداری ئێرانی ڕزگار بکەین و لە ڕێگەی خەتی ئاسمانی خۆیانەوە ئەوانە بنێرنەوە بۆ ئێران یعنی ئەمە شتێکی دراماتیکی سەیرێک لە تاریخە خۆی بەشار بۆگەنی کردبوو اقتصادی نەما بوو جێیش و هێزە چەکدارەکەی باوەڕیان پێیان نەما بوو ئەمە ماوەی لە سووریا بووین سەردەمێک لە بقاع بووم کاکە گەورەترین ئیشی گەورەترین زابتی تورکی بە 50 دۆلار هەچیەکە ویستایە بۆیە کردی عەفو زابتی سووری وا بۆگەنی کردبوو وا گەندەڵی چوو بۆ ناو مۆخ و ئێسخانی هەموو هێزی چەکداریەوە لەبەرەوە بە شەقێک بۆ کۆڵیان ڕووخە بەڵام ئەوەی کە ڕووخانی بەشار بەم شێوەیەوە بەم شێوە دراماتیکیە لە قازانجی کورد لە منتیقەکە لە قازانجی کووردە و لە زەرەری دەوڵەتی تورکە هەچەند تورکەکان دڵیان خۆشە کە هاتوون و هەموو ڕۆژێ مدیری مخابارات لەوێ و وەزیری دەرەوە لەوێ وەزیری دیفاع لەوێ و خەریکن گوایە ئەوان ڕووخانویانەوە یانوێ نفوزی خۆیان سیاستی خۆیان فەرزکەن بەسەر شعبی سووریا ئەوە نەمێ وڵات دوایەچینەوە سەر و پرسە بەس ئەمەوێت لێرە یەکشتم بۆ دروست بوو مامۆستا گۆڕینی ناوی ئەبوو محەممەد جۆلانی بە ئەحمەد شەرع پێتان وایە تەنها ناوەکان گۆڕاوەیە نەخێرەمە لە کۆی پرۆسەی ژیان و سیاسەتی ڕاستە ئەوێ خۆی بگۆڕێ وعدی شیاوە لەو بینینی مخابەراتیە کە ئەویان تەشخیص کردووە و ئەخر جەبهەت تەحریری شام 15 گروپن داعشن القاعیدەیە نەسڕەیە جەبهەت نەسڕەیە نازام چیە هەموو گروپە تیژرەوە ئیسلامیەکان هەموو کۆکردەوەیان هەڵبژار بیان کردیان بەر ڕووی خۆی گومانی شەیە زۆر شت ئەوترێ من نازانم ئەوانەوە ممکنە چونکە ئەو گیرا بوو لای ئەمریکەکان 5 ساڵ لە سژنی بۆکا بوو لە وەسرە
لەو وەختەوە ئەمریکیەکانی اتفاقیان لەگەڵ کردو بۆ دابەیەکیوە بە شەرتی خۆی بگۆڕێ، بەڵام ئەوان لە تەطبیقی عملیات تا ئێستا من ئاگادارم خەبەر لێ عەلەویەکانیان زۆریان کوشتن، سەریان بڕین کە ئەمانە قرار بۆ هیچ شتی وا نەکەن، دەسەڵات بگۆڕن و تەسلیمی ئەمانی بکەن بە شێوەیەکی سلمی و لە ڕێگەی دیالێگۆ. ئەمە لەلایەک بەرامبەر بە کورد مەوقفیان گۆڕی، بەرامبەر بە پێکاتەکانی تری ناو یعنی هەویەکەی خۆیان دەرکرد، ئەمانە هەرچەند وعد و عودیان داوە کە خۆیان بگۆڕن، بەڵام لە جەوهەر و لە تەطبیقی عملیە هەر ئەو داعاشانن، هەر ئەو جەبهەتە نوسڕن، هەرەوە قاعیدن کە ئەو ئیشانەیان کردوسە لە ڕۆژئاوا. بەڵام لێرە شتێکی تر بۆ قەزیە کە ئەوەی علاقی بە ئێمە میلەتی کوردەوە بێ. ویستم پرسیاری ئەوە بکەم، قازانجێکی گەورە بۆ کورد ڕوویداوە. قازانجەکە لەکوێیە؟ قازانجەکە لەوەیە ئەبێ حکوومەتێ دروست بێ لە سووریا، نابێ حکوومەتی مرکزی بێ، ئەوە پێیشیان وتون حکوومەتێکی مرکزی بەهێز لە سووریا نابێ ببێ، ئەبێ بێ بە چەند کیان، چەند فیدرالی، چەند ستاتوەیەکی تایبەتی، کورد لەلایە، عەلەوی شیع لەلایە، دروزەکان لەلایە، مەسیحیەکان لەلایە، یعنی حکوومەتێکی پارچە پارچە زەعیف، نەک حکوومەتێکی مرکزی بەهێز. ئەوە ڕەمزە لەما کورد قازانجەکە. دوای ئەوە ئێستا مەسەلەن ئەگەر میدیا عالمیەکانتان متابع کرد بێ، پۆتین هەڵەیە بێ کورد کیانی هەبێ و لە لەوزان غەدری لێکرا و درۆیان لەگەڵ کردوون و ئەمە ئیشارەتە. لێرە ئەیانەوێت دەوڵەتێک کورد دروست بێ، دەوڵەتێک کیانێک بۆ کورد دروست بێ، چونکە تەجروبەی ڕۆژاواش بکەنە بنکە و ئەساسە. ممکنە زۆر کەس بە مبالەغەی بزانێ پێی ناخۆش بێ، بەڵام حەقیقەتەکە وایە ئەو کیانەی کە 13 ساڵە لە ڕۆژەوا حکومەکە بکەنە ئەساسی ئەو دەوڵەتە. بۆچی؟ چونکە پیشانیانە کە زۆر بە مەدەنیانە ئیشەکەن، مەسەلە حقوقی نەتەوەکانی تر، علااقەتی و پەیوەندی لەگەڵ پێکاتەکانی دینی و قەومی و مەزهەبی کە لە سووریا مۆزاییکێکی زۆر عەجیبە لە قەومیەت و ئەدیان و مەزاهب، لەگەڵ هەمویان ڕێکەوتن دەوڵەتی کیانێکیان دروست کە بە ناوی ئیداری سربەخۆیی کە خزمەتی خەڵک بکە، کە ئەو پارەی دەستیانەکەی بۆ خەڵک سەرفی بکەن، کە وڵاتەکەی پێ ئاوەدان بکەنەوە، یعنی هەندێشت کە لەگەڵ عەقڵیەتی ئەوروپا ڕێیەکەوێ. گەندەڵی بە گرنگ گێزانم باسێک لەوە بکەین، ئەوەی کە لە ڕۆژئاوای کوردستان ڕۆدا، پێتان وایە هەر بەم شێوازە گرنگە بەردەوام بێ کە بەرگریکردنە بە چەکی ئایتی کاتیەوە هاتووە کە زمانی دیبلۆماسیش بەکاربێنرێ؟ زمانی ئەوان هەر لە بیدایەتەوە لە سەرەتاوە زمانی دیپلۆماسیەت و دیالۆگیان فرامۆش نەکردو و تویانە ئێستش ئیعلانیان کرد بە ڕەسمی. ئێمە هێزی سووریای دیموکرات هێزی هەموو میلەتانی سووریایە، ئیدارەی ذاتی ئیدارەیەکە نموزەجێکە کە بۆ هەموو پارچەکە، بۆ هەموو نەتەوە و مەزەبەکانی ئاین و ئاینزاکانی تری ناو سووریا ئەگونجێ. مەسەلەی ژن، سەربەستی ژن، دەوری ژن لە ئیدارەکردن، لە شۆڕژ، لە بڕێوەبردننی کۆمەلگا، ئەمانە هەمووی میدیاکانی ئەوروپا و میدیاکانی ئەمریکا بە چاوی خۆیان ئەیبینن. و بەڵام مامۆستا بۆچی لە لای حزبە سیاسیەکانی تری ڕۆژئاوا بەتایبەت حزبە کوردیەکان قبوڵ کراو نییە؟ کاکە حیزبەکانی تر ئەوانە وجودیان لەسەر ئەرزان نەبووە، مەجموعەیە بوون. پێشتریش ئێمە لە ئەوروپامان بینین مەجموعەیەک بوون، ڕایان کردو. ڕاستە وەکو ڕێکخراو هەبوون، وەکو سیاست هەبوون، بەڵام وجودیان لە واقعە لە ئەوروپا بوو و لەم لاولەولا، خاستەن دوای تێکچوونی وەزعی سووریا و ئەم چەند ساڵە ئەوانەی تریشی هاتنە هەولێر و لە هەولێر ئەوانە کۆکرانەوە و ئەو گەنجانی ڕایان کرد بۆی بچن ئەوروپا، ئەوانەیان کۆ کردەوە و هێزێکی عەسکەریان بۆ دروستکردن بە ناوی لەشکری ڕۆژ و
ئەم حیزبانیان کۆ کردو یارمەتیان کە ئەوانیش بەشێکیان هەبێ و هێزێکیان هەبێ. کەواتە پێت وایە ناتەبایی لە نێوان هێزەکانی باشوور یا هێزێکی باشوور و ئەمانە کورت و مختصر بە هەموو عالم بزانێ تعلیمات لە مەخابەراتی تورکی وەرەگرن، تعلیمات لە هێزی هەولێر وەرەگرن لە پارتی دیموکراتی کوردستان. کاتە پارتی دیموکراتی کوردستانیش لە مخابەراتی تورکیا من ئەوە ناڵێم، بەڵام هێزی ئەم هێزانەی کەیسش قادەکانیان لەوێن لە بیدایەتی حرەکەکەی شاندی تەسریحاتیانە کاکە ئەمانەی کەیسە داواکەن و ئەڵێن ئێمە یاعتراف بە بە پەیەدە ناکەین چونکە پەکەکەن و سەر بە پەکەکەن. ئەمانە هەندێک لەوە شخصیاتانەی کە خۆم بە ڤیدۆ هەمەلامە لە پێش جێیشی تورکی بوون کە چون عفریان داگیر کرد و عفرینیان ئاوا لێ کرد کە ڕەگ و دارەکانیشیان بڕینەوە نەک کوردەکانیان دەرکرد. عفرین پێش داگیرکردنی لەگەڵ لەلایەن هێزی تورکیاوە لە 5 کورد بوو، ئیسە لە 25 کوردە. هەر ئایسا واقعە ئەمان چاپڵیان لێە کە عفرین ئازاد کرا لە پەکەکە. ئەمانیش لەو لوعبە مەخابەراتی دووەلیان کە هەیە ئەیانوێ لەم گۆڕانکاریە بچنەوە دەوریان هەبێ و جارێت پێشە هەر دنیایان کرد بەت کاکار شێخ مەعشوق هاواری کرد گوند بە گوند و شار بە شاری ڕۆژەوا گەڕا ئەیوب بە ئەنەکەسە بڵێن بێن لەگەڵ مەزلوم بچن بۆ دیمشق با کورد نەڵێن دوو بەشن باوەکو ئێرەی لێنەیە بەچێکمان بچین باش بڵێن و بەچێکمان بچین خراپ بڵێ با پێکەوە بچن بۆ دیمشق. مەشروعیان داناوە بڵاویان کردوتەوە. ئەم مەشروع بە ناوی هەموو کوردەوە ئەگەر ئەوان تێبینیان لەسەری هەیە کەم زیاد دەتوانن قسەی لەسەری تێبینی خۆیان یادداشت بکەن بە یەک دەنگ بدەن پێشکەشی ئەم ئیدارەی کە ناوی بە ناوی ئەحمەد شەرعەوە هەیانوێ ئیدارەیە گەویستە بەڕێوەیە بن ئیداری موقەتی سووریا حکومەتی موقەتی سووریا. ئەوانیانێ ئاعتراف بەوە ناکەن ئاخر پیانوتە خەڵک پیانوتە ئاخر چۆن ئاعتراف ناکەی ئەمان لە 35 جوگرافیای وڵاتەکەیان بەدەستەوە 13 ساڵە حکومیەکەن بە بەناتقی کوردی و عەرەبی و عەلەوی و مەسیحیەکانیشەوە بۆ حکومەکەیشیان مەقبولە لەلایەن ئەمە لەلایەک لەلایەکی تر ئەمان ئەو شەڕە گەورەیە کردن خەلافەتی داعشیان ڕوخان لە ڕقە. ئەمریکیەکان خۆیان ئەڵێ ئەو ڕۆژە و سیناتۆرە لە کۆنگرێس گوێتان لێبێڵێ 10,000 شەهیدیان ناوە پاڵپشتی ئێمەیان کردو و داعش ڕوخاندۆکە ئێمە شەریکی لەگەڵیان بۆ محارەبەی داعش. ئەمان بەم عەقڵێتەوە وایان نەزانێ بۆیان نەچێتە سەر دوایی بۆیان نەچوە سەر باش بوو کۆبوونەوە ئێستش کۆبوونیان مستەمرڕە کۆبوونەوەیان کردە ئەنەکەسە و برادرانی پێدەوە یا هێزی سووریای دیموکرات بەڵام واقعەکە لە دەست ئەوان دەرچووە ئەوەی کەویستیان لە کوردستانی عێراق هەندێک هێز بۆیان لەوێ بۆیان نالوێ. مامۆستا دژایەتیکردنی تورکیا بۆ ڕۆژئاوا لەلایەک بەڵام ئەمەوێ سەرنجت بزانم لەسەر تێڕوانینی وڵاتە زلهێزەکان لەسەر هەسەدە و لەسەر بەتایبەت شخصیەتی بەرەز مەزلوم عەبدی پێت وایە لە جێگەی تموحی وڵاتە زلهێزەکانە جارێ یەکەم ئەوان لەگەڵ پنتاگۆن وەزیری دیفاعی ئەمریکا هەموو ئەمریکا لەگەڵ مەزلوم عەبدی پرۆتۆکۆلیان هەیە بە ئیمزا نەک بە ئێمە شەریکینەوە ئێمە پێکەوە مەحارەبەی داعاشەکەین شەر لەگەڵ داعاشەکەین ئێمە ئەماکەین ئێوە ئەوەکەن ئێمە ئەمەمانەوێ ئێوە ئەوەتانەوێ بە پرۆتۆکۆل هەیە نەک بە قسە نەک بە مەرحەبە ئەمە یەکەم و هەر بۆ معلوماتیش بۆ تەنسیبی ڕۆژی ترامپ ژەنراڵ مەزلوم عەبدی داوەت کراوە بۆ ڕۆژی تەنسیب لەگەڵ ئیلهام ئەحمەد. ئەوان ئەمە ڕاسی ئەو هێزەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەمریکایە هێزی حولەفا هەر هەمووی ئەو وەکو ئێمە لای ئێمە هێزی حولەفایە لە باشوور لە ڕۆژاوایشەیە و ئەبینن هەموو ڕۆژێ هاتووی چۆی بینی ئەو هێزی ئەمریکایان و هێزی هاوپەیمانان لێرە و لەوێیە
لەلایەن هەموو دەوڵەتی ئەوروپاوە وەکو ئیدارە و بەڕێوەبردن مەقبولە، وەکو هێزێکی شەڕکەر کە دژی هێزی تیرۆری داعش شەڕەکەن لە ڕۆژە هەڵاتی ناوەڕاست مەقبولە و هەروە بین مناسبە من قسەیشم کردووە لە هەندێک لە تیڤەکان. ئەو هێزە لەلایەن غەربەوە لەلایەن ئەمریکاوە لەلایەن ئەو هێزە نێودەوڵەتی کە ئەوێ کورد شیانێکی هەبێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەو هێزی سووریای دیموکرات کە ئیسا 120,000 چەکداریان هەیە ئەبنە بنکەی هێزی کوردستانی گەورە. بەڵێ خەڵک ئەمە بەم بالەغەبا بەڵامە تەوەقعی خۆمە من هیچ هێنێکی مستم سەکێک منێ بەڵام تەوەقعاتی خۆمە و ئەو ئیداری زاتیش پێشەکەوێ ئەبێ بە ئیداریسە لە مناقەشان لەلایەک تورکەکان ئەیە بە هەموو شێوەیەک بەڵام یەک خەتەری شەیە خۆشیان ئەم خەتەریان هەیە هو برادرانی ئەوێش ئەم خەتەریان هەیە لە مەزڵۆم عەبدیوە هەتا ئاخر کەس لەوێ لە ناو هێزی چەکدار لە ناو حیزبی پەیەدا لە ناو ئیدارەی سەربەخۆیی تورکە تا ئێستەش شەڕەکە. ویستم باش لە پرسی ئاشتی بکەین. ئەگەر پرۆسی ئاشتی لە تورکیا بچێتە پێشەوە مەترسیەکان لەسەر ڕۆژاوا کەمە بێتەوە؟ ئەم پرۆسی ئاشتیە ئەگەر بچێتە پێشەوە ئەگەر هەیە بچێتە پێشەوە ئەوە بۆ خۆی پرسیارە. پرۆسی ئاشتیەکە کە پێم وتی دوایی باسیەکەین هەتا ئێستەش یاریەکە حکوومەتی ماپە و ئاک پارتی کە حیزبی ئەردۆگان و باخچەلین هەتا ئێستا ژیاریە کە ئەیانەوێ ئەو شانسەی کە لە ڕۆژئاوا بۆ کورد هاتوتە پێشەوە کە بە گشتی بۆ کورد هاتەتە پێشەوە لە هەموو دنیا باسی یەکەن ئەیانەوێ بە کورتێکی بە ئەمە خەڵک چۆنی تێگە بە هیوادارم لە واقعەکە تێبوو ئەتوانی یەک بە مختصری هێزە ئەوروپی و عالەمی هێزی ناتۆ ئەمریکا و بەریتانیا ئەزانن تورکیا کە خەریکی دروستکردنی زوین و کردنەوەی ئیمپراتۆریەتی عوسمانی مۆدرێنە و بێتە هێزێکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە خەتەری لەسەر مەساڵەحی ئەمریکا و هەموو ئەوروپا هەیە هی ڕوسیش ئێرانیش کە ئەوێ هەموو شیعی دنیا کۆبکاتوە لەژێر ئاڵای ویلایەتی فەقێ و ئیمپراتۆرەتی سەفەوی زین و بکاتەوە ئەمەش خەتەری هەیە بۆ تێکدانی ئەم خەتەرە بۆ کەمکردنەوەی ئەم خەتەرە لەسەر وەکو خۆیانە لەسەر عالەم و لەسەر جیهان و لەسەر ئەوروپا و ناتۆ ئەبێ کورد کیانێکی گەورەی بەهێزی قووەتی هەبێ لە منتیقەکە تەوازن ڕاگررتنی ئێستا ئیسرائیل هەیە و یۆناان هەیە یۆناانەوەتە ئەمریکا زۆربەی جێیشی ئەمریکی و مارێنس لە یۆناان کۆ بنەوە یەک دوو زیرای هەر هێزی ئەویان کۆ کردوتۆ بۆ ئەوەی بە تورکیاڵێن ها ئێمە لێرەین ئەگەر تورکیا بێتەوە بە ئیمپراتۆر قوبرس زەم کاتەوە بە تورکیا و یۆناان تێکبا و کوردستانی عێراق وەکو بیساقی ملی ئەڵێن باشووری کوردستان هەموو زەمکا بە هەموو نەوت و گازەکەیەوە و ویلایەتی حەلەب زەمکا کە خۆیان ئیسەی ژەڵێن لە پەرلەمان بە خەریتەکە دانێن کەرکووک مووسڵ حەلەب ئەوانە ئەبێ بێعادە بکرێنەوە بۆ وەتەنی نیشتمانی دایک کە تورکیا خۆیان باخچەلی شەرحیەکە لەسەر شاشە ئەمە بۆ ئەم تێکدانی ئەمە ئەبێ کیانێک هەبێ تەوازن لە بینی ئیسرائیل و یۆناان کە ئەمە دوو جەبهەی ئەوروپی و غەربین لە مەنتیقەکە و ئەم کیانش کە دروست بوو لەسەر حسابی بەشێکی ئێرانە بەشێکی تورکیایە لەم شەڕی کە ئێستا ئیسرائیل ئەیکا لەگەڵ ئێران خۆشیان وتیان باڵەکانیان ناشکێنینەوە باڵەکانیان شکاند سووریا گەورەترین خەتەر بوو هیلالی شیعی تێگا ڕووخاندنی سووریا کە 20 ساڵە خەریکن حیزبوڵای تەفرت و ناکرد کە ئەزانین کە 15 ساڵە هەموو هێزی ئێرانی خەریکن حیزبوڵا دروستەکەن کە نەسرڵا خۆیە و سیلاحمان پارەمان معاشمان هەمووی لە ئێرانەوە جمهوری ئیسلامی ڕاستیژەکان ئەوەیان تێکدا حوسیەکان دوێنێ و پێرە لە یەمەن وێرانیان کردن
يعني حماسة وتآوي لهذا ڕۆژئاوای کوردستان لەکوێ ئەو معادلەیە ڕۆژاوای کوردستان وەکو پێمەتی کە ئەمانە بوون ئەنجا بەرە بنە ئێران ئەنجا تورکیا بەچیش مەحارەبەی تورکیا و ئێرانەکەن بە مەسلەی کورد ئەو کیانە کوردیەی کە لێ ترسێ تورکیا و هەموو ئیشی بۆ ئەوەیە ئەم پرۆسی هاشیان هێناوە کە ئەیانەوێ ئەم دەرگایەکە بۆ کورد کراوەتەوە بە کورتێکی بن و بەڵام کوردیسە تێگەیشتن لە فڕفێڵی ئەردۆگان تێگەیشتن لە سیاسەتی عالمی تێگەیشت هێزیان هەیە قوتیان هەیە هێزی سیاسی عسکەری ئەوەیە ئەم واقعەیە کە وەکو پێم وتی رووسیاش بە ڕووسی پۆتین باسی کوردەکە و باسی دەوڵەتی کوردیەکە هەندێک برادرانە ئەوە دەوڵەتی کوردی دروستکردین دەوڵەتی کوردی خۆ بڵێن مۆبایل و کورسی و مێز نییە وەستا بێدامرێت دەوڵەتی کوردی بە تەسحیە و یەکگرتنی کورد و خەباتی کورد و هێزی سووریا دیموکراتی و ئەوە عەقڵە منەوەرەی کە یاریەکە لە سیاسەتە مامۆستا کۆتا دیداری بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان ئەمێ بە کورتی باسی وەشمان بۆ بکەی هیچ لەسەر هاوکێشە سیاسەکانە گۆڕەیە لە دیدارەکەی وەکو ئاگداربی ئەبێ باسی چی کرابی خۆی دیدارەکە تا ئیسە نازانم قەرارە چەند سەعاتێکی تر بڵاوی بکەنەوە ئەوەی کە برادران بە باشی ئەزانن بڵاوەکەنە بۆ ڕێی عامی عالەمی تا ئیسە نازانم بەڵام هەر مجەڕەد چوونە لای ئۆجەلان معنایەوە تەرازولێکی گەورەیە لەلایەن دەوڵەتی ئیستای تورکەوە بۆ قەزی کوردی هەر مجەڕەد کە ئۆردانە باخچەلیە و جارێک چاوتان پێی ناکەوێ و گوێتان لە قسەی نابێ و ئاخرەوە 20 مانگە 25 مانگە لە هەموو شتێکی لێ قەدەغە کراوە هەر مجەڕەد بینینی ئەو خەڵک میلەتی کورد بە تایبەتی لە باکوور بزانن کە وجودی هەیە لەو حتا لەو پێش خەڵک تەوقیعکرد نەمابێ بۆیە ئەوە چەند 4 ساڵ مامۆستا ئەوترێ لە ئێستاە عەبدوڵڵا ئۆجەلان ئەو هەیمەنەی نییە بەسەر برادەرانی پاکەکە بە تایبەتی برادەرانی شاخ ئەمە تا چەند دروستە هەموویشی ئەم قسانە دروستکراوی مخابراتی تورکیە و بەداخەوە هەندێ دەستگا و مخابرات و میدیای کوردیش یەن پەخشیەکەن بەداهێنانەوە زۆر سپاس کاکە من کە لە پرۆسی ئاشتیا خۆم مێچێک ببلەوانە بە ئاگاداری قیادەی قەندیل و جەنابی مام جەلال یادی بەخێر برادەران ئەو وەختە پیاوتیان بڕۆ بە تورکەکان بڵێ ئێمە ئەم پرۆسی ئاشتی ئەو وەختەکە هەوڵ مەقبولە بە شەرتێ ئەبێ لە لایەن ئەوجەلانە بێ بچن لە ئیمرانی قسە لەگەڵ ئەو بکەن ئەو هەچێکی وت ئێمە قوبوڵی ئەەکەین و لێوە نەبێ پرۆسی ئاشتیمان ناوێ ئەوە ئێستش عینیشتی تکرار بووە دیسان جوابیان نار وتیان ئۆجەلان لە لای خۆتانە قەندیل لە قسەی ئۆجەلان ناچێتە دەرەوە ئۆجەلانیش قسەیەک ناکە کە قەندیل قوبوڵی نەکە زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد ئەمین پێنجێنی سیاسەتمەدار و ئەنجامی کۆنگرەی نەتەوەی کورد بینەرانی عزیز بەم جۆراتی ناکۆتایان بەرنامە تا بەرنمێکی تر هەرشاد بن خواتان لەگەڵ